بناوی خوای بەخشندەی میهرەبان، حەمد و سەنا و سوپاس و ستایشی بێپایان بە خوای پەروەردگاری جیهان، درود و سەلام لەسەر پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم و لەسەر ئەهل و بەیت و هەموو یاران و هەموو شوێنکەوتوانیان تاکەوتا زەمان. خوشک و برا ڕێزەکانم، پێخۆشحاڵین لە زنجیرەی مافە ئیسلامیەکان هاتینەوە خزمەتی بەڕێستان. ئەمڕۆ باسی مافی پێنجەمەکەین کە مافی دایک و باوکە. خۆشەویستەکانم، مافی دایک و باوک زۆر گەورەیە. ئەجری دایک و باوک زۆر گرانە. حتا تەنانەت خوای پەروەردگار لە زۆر شوێنی قورئانە لەگەڵ مافەکانی خۆیان باسیەکە، وەتا خوای پەروەردگار لە سوورەتی نیساء ئاەتی 36 ئەفەرمێ واعبدوا الله ولا تشركوا به شيئا وبالوالدين إحسانا. یەکسەر لەگەڵ ئەوەیە کە شەریک بۆ خوا قرار نەدەی، خوا بپەرستی و ئەو بەشی بۆ بڕیار نەدەی، یەکسەر ئەفەرمێ چاک بە لەگەڵ دایک و باوکە. و هەروەها لە سوورەتی لوقمان ئاەتی 14 خوای پەروەردگار ئەفەرمێ ئەنیشکر لی وەلیوالیدەیکە، سوپاسی من بکە و سوپاسی دایک و باوک بکە، ئیلەیە المەصیر. مافی دایک و باوک لە دوو خاڵە ئەتوانی بڵێ حەسریکەی، لە دوو خاڵە حەسریکەی. خاڵی یەکەم چاکەکردن لەگەڵیانە، خاڵی دووهەم ئازار نەدانیان. خاڵی یەکەم چاکەکردن لەگەڵیانە، خاڵی دووەم ئازار نەدانیان. چاکەکردن لەگەڵیانە خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە سوورەتی ئیسراء ئاەتی 23 ئەفەرمێ وقضى ربك ألا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا. خوای پەروەردگار بڕیاری داوە کە هیچ کەسێ نەپەرسرێ ئللا ئەو نەبێ، عیبادەت و پەرستش بۆ ئەو ئەنجام بدرێ و چاکە لەگەڵ دایک و باوکە بکرێ. عەبدوڵای کوڕی مەسعودی سەحابی خوای لێ ڕازی بێ ئەفەرمێ پرسیارم لە پێغەمبەر کرد صلی الله عليه وسلم ئەی العمل ئەفضل، لە ڕیوایەتێکە ئەی العمل ئەحب إلى الله، چی کارێک زۆر گەورەیە، زۆر لای خوا خۆشەویستە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی الصلاة على ميقاتها، نوێژەکان لە کاتی خۆیان. وتم ثم أي، يعني دوای ئەوە ئیتر چیتر؟ فەرمووی ثم بر الوالدين، واتە چاکەکردن لەگەڵ دایک و باوکە. ئیمامی بوخاری و مسلم ئەم حەدیثە ئەگێڕنەوە. چاکەکردن لەگەڵ دایک و باوکە ئەبێتە مایە ئەوەی کەوا خوا دێ ڕازی بێ. پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم لەو حەدیثەیە کە ئیمامی ترمذی ئەگێڕێتەوە، ئەلبانیش ئەڵێ صحیحە، ئەفەرمێ رضا الرب في رضا الوالد، سخط الرب في سخط الوالد. ڕزابوونی خوا لەگەڵ ڕزابوونی دایک و باوکایە، تووڕەیی خوایش لەگەڵ تووڕەیی ئەوانایە. لە ئەخلاق و ڕەوشتی پێغەمبەرانە چاکەکردن لەگەڵ دایک و باوکە. ئەوەتانێ خوای تەعالا لەبارەی پێغەمبەر یەحیا عليه السلام ئەفەرمێ وبرا بوالديه ولم يكن جبارا عصيا، چاکەی ئەکرد لەگەڵ دایک و باوکیا و کەسێکی زاڵم و ستەمکار و یاخی نەبوو. هەروەها دەربارەی عیسا عليه السلام ئەفەرمێ وبرا بوالدتي، لەسەر زمانی پێغەمبەر عیسا وبرا بوالدتي، و خوا بڕیاری داوە کە من چاک بم لەگەڵ دایکما، چونکە عیسا عليه السلام بەبێ باوک لە دایک بۆ، یعنی بەس دایکی هەبووە. لە مروءەت و ئەخلاقی جوانی ئینسانیەتە بەڕاستی چاکە لەگەڵ دایک و باوکە. مەڕوانی کوڕی حەکەم پرسیاری کرد لە وەهەبی کوڕی ئەسوەد لای ئێوە مروءەت چییە؟ ئەویش فەرمووی مروءەت ئەوەیە کە بر الوالدين وإصلاح المال، ئەوەیە کە لەگەڵ دایک و باوکە چاک بی و بتوانی ئیدارەی ماڵی خۆت بکەی بە جوانی و چاکسازی لە بەڕێوەبردننی ناو ماڵی خۆتا بکەی. هەروەها لە حەدیثێکە هاتووە دەربارەی جیهاد، کابرایەک ویستی لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم بچێ بۆ جیهاد. دیارە جیهاد لێرە جیهادی فەرضی عین نییە، فەرزی کیفایەیە. ویستی بڕوا بۆ جیهاد لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا فەرمووی ئەحەی والیداک، فەرمووی دایک و باوکت زیندون؟ وتی بەڵێ. فەرمووی فەفیهما فەجاهید، فەرمووی بڕۆ جیهاد بکە لە خزمەتکردنی دایک و باوکتا، یعنی ئەوە جیهادە. هەروەها چاکە لەگەڵ دایک و باوکە هۆکارێکە بۆ بەختەوەربوونی ئینسان لە دنیا و لە ئاخیرەتە. لەو حەدیثەیە هاتووە کە سێ کەسەکە ئەچنە ناو ئەشکەوتەکە و پاشان بەردێک لە بانی شاخەکە بەرەبێتەوە، دەمی ئەشکەوتەکەیان لێ ئەگرێ و بڕیار ئەدەن کەوا دوعا بکەن تا خوای تەعالا ئەو بەردەلادا لە دەمی ئەشکەوتەکە. یەکێکیان دوعای ئەوە ئەکا کە چەند چاک بووە لەگەڵ دایک و باوکیە، چۆن فەزلی دایک و باوکی داوەتە سەر ماڵ و مناڵیە. ئەلەو کاتەیە خوای تەعالا یەکێک لە هۆکارەکانی لابردنی ئەو بەردە لەسەر لە دەمی ئەو ئەشکەوتە ئەوە بوو، یەکێک لە هۆکارەکان. هەروەها هۆکارێکە بۆ وەرگرتنی دوعا چاکەکردن لەگەڵ دایک و باوکە. وەیسی قەڕەنی ڕەحمەتی خوای لێبێ کە
لە زمانی خۆیان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باسیەکە کە پیاوێکی وا وایە مواسەفاتی وایە و یەکێک لە صفاتەکانی ئەوە بووە کە زۆر چاک بۆ لەگەڵ دایکیا لە خزمەتکردنی دایکیا. جا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمیان کەسێکتان پێی گەیشتن داوای دوعای لێ بکەن، یعنی داوای لێ بکەن دوعاتان بۆ بکا، چونکە ئەو پیاوە ئەگەر سوێن لەسەر خوا بخوا کە خوای تعالی ئەوە بکا، خوای تعالی وەڵامی سوێنەکەی ئەداتەوە. بۆیە ئەگەر بۆتان کرا داوا بکەن ئەو داوای لێبوردنتان بۆ بکە لای خوای پەروەردگار. عمەری کوڕی خەتاب خوای لێ ڕازی بێ سەحابەی گەورەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم داوا لە ئوەیسەکە، ئوەیس دوعای بۆ بکە. یعنی یەکێ لە هۆکارەکانی وەرگرتنی دوعا چاکەکردنە لەگەڵ دایک و باوکە. کەوابوو پێویستە ئێمە بزانین حەقی دایک و باوک لەسەرەوەی هەموو حەقەکانە بە ئیجماعی عولەمای ئیسلام، و حەقی دایکیش لەسەرەوەی حەقی باوکە. زۆرێک لە عولەما ئیجماعیان لەسەر ئەوەیش نەقل کردووە. پێویستە ئینسان تاعەتی دایک و باوک بکا و گوێڕایەڵیان ببێت لە هەر شتێکە کە زەرەری نییە بۆ خۆیان، یعنی بۆ دایک و باوکەکەیان، بۆ یا بۆ ئەو کەسە خۆی یا بۆ ماڵ و مناڵەکەی. ئینسان ئەبێ لە هەر شتێکە کە ناشەرعی نەبێ بە قسەیان بکا، حتى ئەگەر دایک و باوکەکە فاسقیش بن، حتى ئەگەر کافریش بن. ئەوە تا خوای تعالی ئەفەرمێ وإن جاهداك لسورة لقمان أفرمي آياتي 15 وإن جاهداك لتشرك بما ليس لك به علم فلا تطعهما، بلام لقل أويشا أفرمي وصاحبهما في الدنيا معروفة. يعني أقدر دايكو باوك داوين ليه كردي كوشش يعني كهوليان لداك كفر بكي شرك بكي الأوا بقسيان مكة، بلام لقل أويشا لقل أنا أخوة أفرميها لقل أنا تشاك لا حول ولا قوة إلا بالله. أوان داوات ليه كان تو شريك بأخوة قرار دي، بلام خوای تعالی أفرمي لويا بقسيان مكة بلام تشاك بلقل أنا خرابا مكة لقل أنا. و پێویستە لەسەر کوڕ ئەگەر دایک و باوک محتاج بوون یارمەتیان بدا و نەفەقەیان لەسەر بکا. بەڵام لێرە ملاحەزەیەکەی ئەبێ ئاگادار بین دایک و باوک بۆیان هەیە لە ماڵی کوڕ ببەن، لە پارەی کوڕ ببەن بە سێ شەرت. یەک ئەگەر زەرر لە کوڕەکەیان نەدەن، دوو ئەگەر احتیاج بوون بۆیان هەیە بیبەن نەک بۆ حاڵەتی زیادەی، و پاشان ئەو پارەیە لە کوڕەکەیان نەسێن و بیدەن بە کوڕێکی تر، یان لە کچەکەیان بیسن و بیدەن بە کوڕێک. بەم سێمەرجە ئەتوانن يعني أتوان لبارتيش ببن ببيع إذني خوتيش. دوهم خال خوش يسكانم آزار نداني دايك وباوك. دوهم حق يكموت من شاكا كردن لقلنا. دوهم آزار ندانيان. آزار ندانيان خواهي پروردگار بتايبت لكاتيكا كأرونا ناو تمنوا. خواهي تعالى أفرمي سورة إسراء آياتي بسوسي إما يبلغن عندك الكبر أحدهما أو كلاهما فلا تقل لهما أف ولا تنهرهما. لدوش يا خواهي تعالى ئەمەی ڕوون کردوتەوە بەدەم هەرگیز قسەیەک مەکە کە بێزاریان کە یان ئازاریان بدا، حتا وەلەو ئۆفیش بێ. ئۆف کە کەلیمەیەکی زۆر بچووکە وشەیەکی زۆر بچووکە ئەوەش نابێ بڵێ، وەلەو لاشەوە ئەفەرمێ هەڵمەشاخە دەم چاوانە، یعنی نە بە زمان نە بە کردەوە ئازاریان مەدە، چونکە ئەوە لە کەبائیرە. پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم لە ئەکبەر الکەبائیر ئەوەیە کەوا عقوق الوالدین، یعنی ئازاردانی دایک و باوک. ئازاردانی دایک و باوک بە زمان خەڵکەیە جوێن بە دایک و باوکیدا خوا پەنامان بدە، یان ئەبێتە سەبەبەوەی جوێن بە دایک و باوکی بڕوا. يعني چۆن ولو حديثة في غمر خاص الله وسلم فرمي لله جورتين كبائر أو إنسان لعنت لدايك وباوكي بكا. صحابة قلت أي في غمر خاص كيه هي لعنت لدايك وباوكي بكا. فرمي بلى أجر تقول لعنت لدايك وباوك كسيك بكي أيش لعنت لدايك وباوك بكا وهو خط لعنت لدايك وباوكي خط كرده به. بخاري مسلم أير النوا. دنگ برس كردنا والسريان نابي دنگ برس كي توسر دايك وباوك بهيج شيء وياك. فلا تقل لهما أف ولا تنهرهما ولا قل لهما قولا كريما بقولك بريزة وقسان قلابك. نابێ بە توندی تەماشای ناو چاوانیان بکەی، نابێ لچیان لێ هەوق بقورتێنی، نابێ چاوێن لێ داخەی، نابێ ڕێزیان لێ نەگری، ئەبێ فەزڵیان بێتە فەزڵ سەر هەموو خەڵکی ترە، هەرچی کەس هەیە مناڵ ژن ماڵ هەموو کەسی ئەبێ ئەمان یعنی بۆ بەرتر بن، ئەمان وە بەرتر بن. خوا پەنامان بدە نابێ هەرگیز دەست درێژی بکەیت و لێیان بدەیت، هەرگیز نابێ، هەرگیز نابێ. بۆیە ئینسان ئەبێ زۆر زۆر وریای ئەمانە بێ. ئەو کەسانەی کە يعني بالراسي آزاري دايكو باوكيان دن باب زاننيان ناتوانن بخدمت كردن دايكو باوكيان بهشت بوخيان كرن بالراسي دوراون بيغمري خاص الله صلى الله عليه وسلم رغم أنفه رغم أنفه رغم أنفه لوتي بخولا بتشي بدبخت بو قرب سربو كي وتيان كي أي بيغمري خوا فرمي أو كسيك
گەیشتبێتە کاتی دایک و باوکی لە کاتێکە ئەوان تەمەنیان گەورەیە و ئەمیش ئەتوانێت خزمەتیان کە نەیتوانی بە خزمەتکردنی ئەوان بەهەشت بۆ خۆی بکڕێ. لە حەدیثی شەهاتووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باسی سێ کەسمان بۆ کە خوا تەماشایان ناکات، قسەیان لەگەڵا ناکات لە ڕۆژی قیامەتە، زۆر لێیان تووڕێ. یەکێک لەوانە ئەوەیە کە ئازاری دایک و باوکیەدا. سێ کەسەیە پێغەمبەر فەرمێ صلی الله علیه و سلم لە ڕۆژی قیامەتە هیچ عەمەلێکیان لێ وەرناگیرێ، هیچ ثلاثة لا يقبل الله منهم صرفا ولا عدلا، يعني فرز السنة لێ وەرناگیرێ. کێن ئەو سێ کەسە؟ یەکێکیان ئەوەیە کە ئازاری دایک و باوکی داوە، یەکێکی تریان ئەوەیە کە منەت ئەکاتە بەسەر خەڵکا لە کاتێکا کە چاکەیەکیان بەرامبەرەکە خێرێکیان پێەکە منەت ئەکاتە سەریانە، یەکێکی تریان ئەوەیە کە باوەڕ بە قەدەر ناکە، باوەڕ بە قەدەری خوا، بە قەزا و قەدەر باوەڕی بە قەزا و قەدەر نییە. خوا پەنامان بدە. بەڕاستی حەقی دایک و باوک زۆر گەورەیە خۆشەویستەکانم. ئەمەی کە باسم کرد مشتێکە لە خەرمانێک، ئەگینا حەقەکە زۆر لەوە گەورەترە. ئێمە یعنی لە بابەتێکی ئاوا کورت و سەری عباسیکەین، بەڵام هیچ نەبێ ئەمەی کە باسمان کرد تەذکیرەیەکە و یادەوەریەکە، فذكر إن الذكرى تنفع المؤمنين. یا ربی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت ڕەحمان پێ بکەی، یارمەتیمان بدەی، وامان پێ بکەی کە حەقی هەموو خاوەن حەقێک بەسەرمانەوە جێبەجێ بکەین. آمين آمين. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.